بسم الله الرحمن الرحیم. بەندە دکتۆر لوقمان ئیسماعیل ئەمین بەڵخەیی، دانیشتووی سلێمانی، ئیمام و خەتیب و تارخوێنی مزگەوتی مفتی لە سلەیمانی شەهیدانی زەرگەتە. پێشەکی دەستخۆشی لە جەنابتان دەکەم و ساڵڕۆژی کیمیاباران و 16/3/1980 یاداوەریەکی ئێجگار سەخت و ناڕەحەتە و دژوارە، و من خۆم یەکێک بووم لەوانەی کە لەو حاڵەتەدا لەوێ بووم و یەکێکم لە بەرکەوتوانی چەکی کیمیاوی. بۆیە لەو ڕۆژەدا و لەم ڕۆژەدا داواکەم لە خوای گەورە لە قوربانیانی هەڵەبجە خۆش ببێ، جێگەیان بەهەشت بێ و شیفای نەخۆشەکانیش بنێرێ. بێگومان هەتا ئێستش لە دوای 32 ساڵ هێشتا کۆمەڵێ بریندار و بەرکەوتەی چەکی کیمیاویمان هەیە بە ئێش و ئازاری چەکی کیمیاوی ئەو کاتەوە ناڵێنن. و داواکارم لە خوای گەورە جەزای بە خەیری هەموو کەسوکاری شەهیدانی هەڵەبجە و هەموو قوربانیانە بداتەوە کە لەو کاتەدا و لەو کارە ساتە دڵتەزێنەتدا ئێش و ئازاریان پێگەیشتووە و کەسوکاریان لەدەستداوە و بگرە هەموو خەڵکی ناوچەکە بەگشتی خوای گەورە جەزای بە خەیریان بداتەوە، هەر یەکە بە شێوەیەک ئەو موسیبەتە گەورە و ئەو زوڵمە گەور و ستەمە گەورەیە کە لە هەڵەبجە و لە هەورامان و لە خورماڵ و لە سیروان و لەو شوێنانەی کە ئەو زوڵمە گەورەیان لێکراوە بەری کەوتن، داواکەم لە خوای گەورە خوا جەزای خێریان بداتەوە و سەبووریان بدات و ئارامی بڕێژێ بەسەر کەسوکار و هەموو دۆستاندا ئینشاءڵڵا. ئێمە بێگومان لەو کاتەی کە هەڵەبجە مەڵبەندێکی ڕۆشنبیری، مەڵبەندێکی دینی، مەڵبەندێکی کۆمەڵایەتی و هەموو ناوچەی هەڵەبجە و هەورامانات و ئەو شوێنانەی کە ئەو چەکەی بەرکەوت بێگومان پێشتر مەڵبەندی ڕۆشنبیری و فکری و کۆمەڵایەتی ئەوانە بوون. بۆیە ناحەزان هەر لە با بڵێن نظامی پێشوو سەردەمی نظامی بەعس و دواتریش نایارەکانی و بەداخەوە ئەوە دەڵێن لە هەندێک لە دۆستەکانیشی کەوتنە ئەجندایەکی ئەوەی کە ئەم شارە بەو شێوەیە ئەو زوڵم مستەمە گەورەی لێ بکرێ و تا ئێستەشی لەگەڵ بێ. ئەو شارە برینەکەی هێشتا ساڕێژ نەبووە و بگرە ئێستا حاڵی ئەو خەڵکە و ئەو دەڤەرە لە حاڵێکی زۆر دواکەوتوایە لە ڕووی اقتصادیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی نەفسیەوە، لە ڕووی خزمەتگوزاریەوە. ئەو کاتەی خۆمان بە چاوی خۆمان بینیمان شەڕی عێراقیێران لە ساڵی 1980 گەیشتە قمە و گەیشتە ئەوەی کە ئیتر ئەبێ حەسمی ئەم شەڕە بکرێ کە بە پیلانێکی نێودەوڵەتی و بە پیلانێکی ئەقلیمی و بە پیلانێکی ناوەکی و دەرەکی هەردوو حکوومەتی هەم عێراقی و هەم ئێرانیش گەیشتنە ئەوەی کە وەکو بڵێن ضەربە قازیەی خۆیان بوەشێنن و ئەوەی بزانی کێ لە ساحەکە ئەیباتەوە. بەڵام بەداخەوە ئەو ضەربە قازیە لە هەڵەبجە درا، لە خەڵکانێک درا کە بەبێ دیفاع لە ژن و ماڵ و مناڵێک درا کە ئێستش ئەو تیمەنانم لە بەرچاوە کە دایکەکان، باوکەکان مناڵەکانی خۆیان بەجێ هێشت لە حەیف و لە تایبەت و لە ترس و بیمدا مناڵەکانی خۆیان بەجێ هێشت، ماڵ و مناڵی خۆیان بەجێ هێشت، سەروەتی سامانی خۆیان بەجێ هێشت. و ئەو ڕۆژەم
لەبیر دێتەوە کە بۆ ڕۆژی دووهەم کە جێیشی ئێرانی و پاسدار و بەداخەوە هەندێک لە پێشمەرگە و هەندێک لە جێیشی کوردی خۆشمان هاتنە ناو شارەکە بۆ ئێوارەی 16 بۆ یەکەم جارێکە هاتینە دەرەوە لە ژێرزەمینەکان ئەوانە بۆ هەستمان بە بۆنێک دەکرد کە هاواریان لێ بەرز بووە وتیان ئەوە کیمیاویە و ئێمەشکە لەو کاتەدا لەناو ئەو ئاپۆڕای جەماوەرەدا لە بیرم دێت کە ئافرەتان باوکو دایکەکان مناڵەکانی خۆیانیان بەجێ ئەهێشت ئەو ئاەتەم ئەکەوتەوە بیرکەوەکو قیامەت يوم يفر المرء من أخيه وصاحبته وبنيه ڕۆژێک ڕاستی ڕۆژێکی حەشر بوو ڕۆژێک بوو کە هیچ دایکێک نەیە پەردەژا لەسەر کۆرپەکەی خۆی نەفسی نەفسی بوو هەر ئەوە بوو هەر کەسە بتوانێ ڕابکا و ئەو مەناخ و ئەو بێ ئەو شوێنە بەجێ بێڵێ کە کرابوویە جەهەنەمێک بۆ خەڵکانێکی مەزلوم و زوڵم لێ کراوبووە جەهەنەمێک بۆ ناڵانی شیرەخۆرە بۆ پیری پشتچەماوە و پشتکۆم بۆ خەڵکانێکی بێدیفاع بۆ خەڵکانێکی بێ ئەوەی کە هیچ گوناهێکی هەبێ لەوێەوە ئەمانوت بأي ذنب قتلت ئەوە بوو کە 5,000 خەڵکی بێتاوان و بەدەیان هەزار خەڵک بریندار بوو و 5,000 خەڵکی بێتاوان شەهید بوو تەنها لەبەر حەسمکردنی سیاسەتێکی بەداخەوە نێودەوڵەتی کە دوواجار هەڵەبجە و هەڵەبجەیەکان ئەو باجە گەورەیاندا وەزەر بە قازی ناو مولاکەمەی دوو دەوڵەتی گەورە و کۆمەڵێک لە تەماشەکاران هەڵەبجە بوویە قوربانی و زەربەقازی ئەخیری بەرکەوت و لە جەنگەکەدا ئەو دۆڕاوی یەکەم بوو خەڵکی هەژار و بێدیفاع و مەزلومی خەڵکی ئەوان بوونە قوربانی و تا ئێستش ئەو ئاسەوارە لە جەستەی هەندێکمان ماوە وەکو لە دڵی هەموماندا ماوە لە دڵی هەموو کوردێکی بەشەرەف و بەڕێزدا ئەو ئازار و ئەشکەنجەیە ماوە بەڵام تا ئێستێشی پێوە بێ ئاسەواری بە ناوچەوانی زۆرێکمان و بە جەستەی زۆرێک لە بریندارانی هەڵەبجەوە ماوە و لە ناو دڵ و دەرونی هەموو هەڵەبجەیەکان و هەموو کوردێکی بە شەرەف و کوردێکی موسڵمان و ئینسانێکی ئینسان دۆست و موسڵمان دۆست ئەبێ بەڕاستی کارەساتی هەڵەبجە و زوڵمی هەڵەبجە کە لەو خەڵکە بێ دیفاع کرا ئەبێ هەمیشە لە بەرچاومان بێ و ئەو زامە و ئەو ئێش و ئازارە بەڕاستی نازانم چۆن عیلاج دەکرێ و چۆن تەداوی دەکرێ بەداخەوە تا ئێستش نە لە ئاستی نێودەوڵەتی نە لە ئاستی عێراق و لەوە لەنە ئاستی بەداخەوە وەژەڵێم ناوخۆی هەرێمی کوردستانیش نە حکوومەتی هەرێم و نە حکوومەتی عێراق و نە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و نە ئومومی متحیدە و نە مەجلیسی ئەمن و چوزانم نە ئەو هەموو منەظەماتانەی کە بە ناوی مافی مرۆڤ و بە ناوی یەکسانی و عەدالەت لە جیهاندا هەیە هەتا ئێستا هیچ کامیان بە ناخۆی کوردستان و حکوومەتی هەرێمیشەوە بەداخەوە ئەوکەوە ئەڵێم نەیانتوانیوە لە ئاستی ئەو زوڵمە گەورە دابن و نەیانتوانیوە بەلای کەم کە هەندێک لە معاناتی خەڵکی هەڵەبجە کەم بکەن بەڵکو بە پێچەوانەوە معاناتی هەڵەبجە و خەڵکی هەڵەبجە و هەورامان و ئەو دەڤەرە
ڕۆژ بە ڕۆژ زیاد دەبێ، ڕۆژ بە ڕۆژ ململانە سیاسیەکان ململانە حیزبیەکان علاقاتە نێودەوڵەتیەکان ڕۆژ بە ڕۆژ ئەو شارە بچووک دەکەنەوە و پشتگوێیان خستووە و زوڵمی لێ دەکەن. معلومی جەنابتانە کە جیهان ئەمڕۆ لە دەوری مەساڵح و لە دەوری قانجاز و لە دەوری دەستکەوتنی لایەنی مادی و مەساڵحی مادی و سیاسی خۆیاندا، وەکو عەرزم کردن هەڵەبجە بوویە قوربانی سیاسەتێکی نێودەوڵەتی. هەر ئەو سیاسەتی نێودەوڵەتیە و هەر ئەو سیاسەتە ئەقلیمیە و هەر ئەو سیاسەتە ناوخۆیە کەس لایەک لە هەڵەبجە نەکاتەوە و خەڵکی هەڵەبجە و خەڵکی مەسلومی هەڵەبجە و زوڵم لێکراوی هەڵەبجە هەتا ئێستش ئەگەر بڵێم باجی سیاسەتی نێودەوڵەتی و ئەقلیمیە دەن لەلایەک تریشەوە بەڕاستی باجی ئەو ئازایەتی و خۆگری و ڕاگری و تەسلیم نەبوونە بە ئیرادەی خراپی دەوروبەر یا بە ئیرادەی ئەو ئیرادە نەخوازراوەی کە لە کوردستانە هەیە. هەڵەبجە تا ئێستش خەڵکێکی نیشتمان پەروەر، خەڵکێکی دین پەروەر، خەڵکێکی موسڵمان و ئەسیلی تێدایە و تا ئێستش خەڵکانێکن کە سپاس بۆ خوای گەورە مەڵبەندێکی دینداری و ڕەوشت بەرزی و هورە بەرزی و تەسلیم نەبوون و خەڵکێکی نیشتیمان پەروەری دڵسۆز و ئینتیما بۆ وڵات و ئینتیما بۆ نیشتیمان و ئینتیما بۆ دین و ئینتیما بۆ قێم و بەها گەورەکانی ملەتی کورد. معلومی جەنابیشتانە هەر کەس و هەر گروپ و هەر شوێن و هەر کۆمەڵێک ئەم معانێ گەورانەی تیابێت ئەمڕۆ معاملەی جوانی لەگەڵ ناکرێت، بەڵکو تەهمیش دەکرێت، بەڵکو پشتگوێ دەخرێت، بەڵکو محاوەلەی ئەوە ئەکرێ ئینتیمای دینی و نەتەوەیی و کۆمەڵایەتی خۆی لەدەست بدە. بەداخەوە کە ئێستا ئەمڕۆ لە کوردستاندا ئەگەر بڵێم تەوژمێک هەیە، حرەکەتێک هەیە یا ویستێک هەیە کە ئەم کوردە هەم لە ڕووی نەتەوەیی خۆیەوە بڕوخێنێ، هەم لە ڕووی دینداری و ئەساڵەتی خۆیەوە لە دینی خۆی و لە بەها کۆمەڵایەتە گەورەکان دووری بخاتەوە، پێم وایە هەر ئەو دەستەیە یا هەر ئەو تەوەجوهەیە کە نایەوێ خزمەت بە هەڵەبجە بکە، نایەوێ خزمەت بە هەڵەبجەیەکان بکە، نایەوێ خزمەت بە پرۆژەی ئاوەدانکردنەوە و یا پرۆسەی ئاوەدانکردنەوەی هەڵەبجە و دەوروبەری و ساڕێژکردنی ئەو برینانە بکات. لە ڕاستیدا ئەم موقیفی دروستی ئەم کۆمەڵکوژیە نەکات شتێکی با بڵێن دینی لە پێشەوە. ئەمە مۆزوعەیەکی ئینسانیە، هەر ئینسانێکی خاوەن زەمین و خاوەن ویژدان یەک تۆز ویژدانی هەبێ، یەک تۆز غیرەتی ئینسانیەت و مرۆڤ دۆستی هەبێ، ئەبێ لە بەرامبەر ئەم ڕووداوە گەورەدا چۆکدا بدا و بە تایبەت ئەوانەی کە خاوەن نفوز و خاوەن دەسەڵاتن ئەمڕۆ وەکو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، وەکو مەجلیسی ئەمەی متحیدە، وەکو UN و ئەوانەی کە ئەمڕۆ کار بەردەستن و شت بەدەستن، هەروەکو چاویان لێ نوقاند، بەڵام بەداخەوە ئێستش هەر چاویان لێ نوقاندووە و بە جۆرێک لە جۆرەکان دەیانەوێت دیزە بە دەرخۆنەی بکەن و وەکو بڵێن ونی بکەن لە مێژووی مرۆڤایەتیە، کە ئەمە تا ڕۆژی قیامەت خاڵێکی ڕەشە بە ناوچەوانی مرۆڤایەتیەوە، ئەو مرۆڤانەی کە ناتوانن ویژدانیان تۆزێ ڕێگان پێ بدا کە بە تەواوی بێنە سەرخەت و بە تەواوی ئیدانەی ئەو مەوزوعە بکەن و ئەو مەوزوعە بکەنە مەوزوعێکی نێودەوڵەتی. لایەکی ترەوە بەداخەوە خۆمان کوردستانی خۆمان و وڵاتی خۆمان و عێراق تا ئێستا نەیتوانیوە ئەجێندایەک و لۆبیەکی باش بۆ ئەم قەزیەیە بکە و ئومەتی ئیسلامیش لە ڕاستیدا ئەگەر
لە زەمەنی بەعس و لەو کاتەی کە ڕووداوی کیمیاوی هەڵەبجە و ئەو کاتە تاوهەشت ئەگەر مبڕڕێک بوو بێت بەوەی کە تاکە ئەو کاتە حکوومەتی عێراقی سانسۆرێکی گەورەی ئیعلامی خستبووە سەر ئەو بابەتە و لەو کاتەدا بە شێوەیەکی ڕوون پیشان بە ئومەتی ئیسلامی نەدراوە، بەڵام لە ئێستادا بێگومان ئێستا وەکو معلومی جەنابتانە هیچ شتە شاراوەکان نەماون، هەموو ئەو ڕووداوانە بەرجەستەن و لە بەردەستان ڕۆژانە خۆمان بە چاوی خۆمان ئەیبینین، ئومەتی ئیسلامی ڕۆژانە ئەیبینێ ئەو هەموو نەعەدالەتی و ئەو هەموو زوڵم و ئەو هەموو جینۆساید و ئەو هەموو کیمیایی و ئەو هەموو پالە بەسەر ملەتی کوردە هاتووە، جێگەی خۆیەتی موسڵمانان و جێگەی خۆیەتی وڵاتانی ئیسلامی پێش هەمویان بێنە سەرخەت و بە شێوەیەکی جوان و بە شێوەیەکی قابیل بەو زوڵمە گەورە ئەوان بێنە گۆ و دیفاع لە مەظلومین بکەن کە ئەوە ئەرکی ئەوەڵ وەخی مسلمانان هەرچەند وەختی خۆی لە ساڵەکانی 1970 هەندێک ڕموزی ئیسلامی مواقفیان هەبوو وەشتیان هەبوو، بە تایبەتی بەڕێز دکتۆر یوسف القەرضاوی کە نامەیەکی نووسی و ڕسالەیەکی بڵاو کردەوە ئەلئەکراد و ئەیتام الئومە، کوردەکان بێناز و بێ باوکی ئومەتی ئیسلامین و کەسێک نییە بۆیان بپرسێتەوە و لە ڕێگەی بەڕێز دکتۆر عەلی قەرەداغیەوە تا ڕادەیەکی ناڵێم زۆر، بەڵام تا ڕادەیەکی زۆر لە ئاستی گەلەکان نای لە ئاستی حکوومەت، لە ئاستی گەلەکانە خزمەتێ بە کوردستان و بە هەڵەبجە کرا لە ڕێگەی ئەو منەظەمە خێرخوازانەوە و لە ڕێگەی کەسایەتیەکانەوە، نە لە ڕێگەی حکوومەتەکانەوە. بەڵام ئێستا وەختی ئەوە هاتووە بەڕاستی ئەگەر مرۆڤایەتی بەگشتی ئەوروپا بە هەموو بەشەکانیەوە ئومەتی ئیسلامی ئێمە خۆمان کوردستان ئەگەر قەرارە ساڵی 2021 ساڵی ئاشتی بێ و پاپا دێتە کوردستان و سەردانی کوردستان دەکاو بە حسابی خۆی پەیامی ئاشتی هێنێ بۆ کوردستان، ئەبوایە پێش هەموو شتێک پاپا بۆ هەڵەبجە بڕۆشتایە نە بۆ شوێنی تر، لەبەرەوەی ئەگەر قەرار بێ ئاشتیەک بەرقەرار بێ و ئاشتێک بێنێ و دیفاع لە مەزلوم بکرێ، ئەوە هەڵەبجەیە و ئەوە ئەنفالە و ئەوە گەرمیانە و ئەوە بادینانە و ئەوە بەرزانیەکانن کە ئەنفال کراون و ئەوە هەڵەبجەیەکانن کیمیاباران کراون و ئەوە گەرمیانیەکانن ئەنفال کراون و 182,000 خەڵکی بێتاوان کراون بە ژێر خۆڵەوە، ئەبوایە پاپا بۆ هەڵەبجە بەهاتایە، بۆ سێوسانان بەهاتایە، بۆ بەرزان و بۆ گەرمیان بڕۆشتایە کە لەوێ ئەو پەیامی ئاشتی بێنایە و بیدایە بەگوێی مرۆڤایەتیە. بەڵام ئێستش وەختی ئەوە هاتووە کە بەڕاستی ئەو کەسانی کە ئەگەرەیانەوێ ئاوی ڕووی خۆیان بهێننەوە هەم لە غەرب و هەم لە وڵاتانی ئەقلیمی و هەم لە وڵاتانی دەوروبەر و وڵاتانی ئیسلامی، ئەبێ بە جددی بێنە سەرخەت، بە جددی بێنە سەر ئەوەی کە نەتەنها هەڵەبجە برای بەڕێزم کوردستانی ئێمە ئەمڕۆ بە قەیرانێکی ئێجگار ئاڵۆزدا تێدەپەڕێ، بە قەیرانێکی ناتەندروستدا تێدەپەڕێ، قەیرانی نەبوونی موچە و نەبوونی دادپەروەری و نەبوونی عەدالەت و نەبوونی موسسات و ئەو هەموو زوڵم و ستەمەی لێ ئەکرێ لە هەم لە خۆمان لە ناو خۆماندا، خۆمان لە میلەتی خۆمانیەکەین، هەم لە نزیکترین شوێنەوە کە وڵاتی عێراقا کە ئەو مافە دەستوریانەی کورد هەیەی نایدا و عیلاجی ناکە، و هەم حکوومەتەکانی دەوروبەرمان کە بەڕاستی ئەوانیش لەوەدا ئەبێ جارێکی تری عادە نەزەری خۆیان بکەن ئەگەر ئەیانەوێ وەک دراوسەیەکی موسڵمانانە لەگەڵ ئێمە بژین
ئەگەر ئێمە بە بەشێک لە ئومەتی ئیسلامی دەزانن، ئەگەر ئێمە بەشێک لە ئەو تاریخە گەورە و جوانە ئەزانن کە کورد پێشکەشی بە ئومەتی ئیسلامی کردووە، جێگەی خۆیەتی کە ئەوانیش هەڵوێستەیەکیان ببێ هەڵوێستەیەکی با بڵێن دوور لە سیاسیانە، بەڵکو هەڵوێستێکی مرۆڤانە، هەڵوێستێکی ئینسانیانە، هەڵوێستێکی دینیانە و دیندارانە کە پەیامی دینداری بریتە لە دیفاع لە مەزلوم و گەڕانەوەی حەقی مەزلوم و سەرخستن و نوسرەتی مەزلوم و دەرکردنی زاڵم. لە کۆتاییدا من دووبارە سپاسی جەنابتان و سپاسی دەستگا ڕاگەاندنەکەتان دەکەم. خی گەورە یارمەتیتان بدا سەرکەوتوو بن و دووبارە لێرەوە پرسە و سەرخۆشی خۆم ئاڕاستەی ئومەتی ئیسلامی بەگشتی دەکەم بە بۆنەی ساڵوەگەڕی 16ی هەڵەبجە و دەوروبەری و دوعا و نزا و پاڕانەوەم لە قاپی خی گەورەدا ئەوەیە کە خی گەورە لە قوربانیانی هەڵەبجە و لە قوربانیانی کوردستان و ئەو کەسانەی کە بە مەزلومی لەو کاتەوە ڕۆشتنەوە تا ئێستش ئەوانەی کە بە مەزلومی شەهید دەکرێن، خی گەورە جەزای بە خێریان بداتەوە و بەهشت و فردەوس بکاتە جێگەیان. و داواکارم لە حکوومەتی هەرێم بە دەرەجەی یەکەم و لە حکوومەتی عێراقی بە دەرەجەی دووهەم و لە دراوسێکانمان لە ئێران و لە تورکیا و لە وڵاتانی دراوسێ بەڕاستی لە ئاستی بەرپرسیارەتیدان هەمویان، هەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەم عێراق و هەم هەردوو وڵاتی دراوسێمان ئێران و تورکیا لە بەردەم بەرپرسیارەتیەکی گەورەن. ئەگەر وەکو دراوسێ یان وەکو موسڵمان یا وەکو هاوڵاتی یا وەکو کەسێکی مەزلوم و زوڵم لێکراو، ئەگەر مووقفێکی مشەڕفانە و ڕووسورکەرانیان نەبێ بەرامبەر بە هەڵەبجە و دەوروبەری و هەورامانات و ئەو زوڵمە گەورەی کە لە داوە، تاریخ ڕەحم بە کەس ناکە، مێژوو هەموو چاک و خراپەکان تۆمارەکە، هەموو زاڵم و مەزلومەکانیش تۆمارەکە، بۆ ئەوەی کە تاریخی خۆیان لە ڕیزی زاڵمانان نەبن، جێگەی خۆیەتی بە خۆیاندا بچنەوە و مووقفێکی جددی و دەرمانێکی جددی بۆ دەردی هەڵەبجە و دەوروبەری و هەورامانات و دەرمانێکی جددی بۆ نەتەوەی ئەم نەتەوە خێر لە خۆنە دیوە کە وەکو میلەتی کورد دەرمانێکی باش علاجێکی باش بدەن و بەلای کەم بتوانن خۆیان لە ڕیزی زاڵمان لادەن بۆ ئەوەی تاریخ نەیان خاتە ڕیزی زاڵمان و ستەمکارانەوە. دووبارە دەستی ئەوە خۆش بێ و سپاستان دەکەم.